یادی 122 ساڵەی ڕۆژنامەگەری کوردی لە کاتێکدا دەکرێتەوە کە ڕۆژنامەنووس هێمن مامەن لەسەر دەربڕینی بیرروڕای ئازاد لە زینداندا ڕۆژ دەکاتەوە. لە هەمان کاتدا بەرپرسانی هەرێم پیرۆزبایی ساڵڕۆژی ڕۆژنامەگەری لە ڕۆژنامەنووسان دەکەن. ڕۆژنامەنووسان پێیان وایە پێشەلکاریەکان بەرامبەر ڕۆژنامەنووسان و کاری میدیایی لە ئاستێکی مەترسیداردایە. هێشتا ئەو ڕۆژنامەنووسانەی تیرۆر کراون کەیسەکانیان لە دادگاکان بە ناڕوونی ماوەتەوە. ڕۆژنامەنووس بە یاسای کاری ڕۆژنامەنووسی دەستگیر ناکرێت و وەکو تاوانبارێک لێپێچنەوەیان لەگەڵدا دەکرێت. ڕێگری و تەشیرکردن لە کاتی کارکردن بە ڕۆژنامەنووسان تا ئێستا بەردەوامە. دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان تەنها یاساکەی ڕۆژنامەنووسی نیە کاری پێ ناکەن، زۆر لە یاساکانی تر هەن کە فرامۆش کراون و کاریان پێ ناکەن. بەڵام پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووس میدیاکار قۆناغبەندیە. لە قۆناغێکدا کاتێک کە پرسێک دێتە ئاراوە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووس و هەندێک میدیا دەکرێت و کاتی کامانە پێویستە زانیاریان دەستکەوێت. بەڵام مادام ئەم میدیاوەم ڕۆژنامەنووسە سەربەلایانی دەسەڵات نییە، زانیاری لێ دەشارێتەوە، ڕێگەی پێ نادرێ بەشداری هەندێک کۆبوونەوە بکە، هەندێک زانیاری دەستکەوێت کە ئەمەش جۆرێکە لە پێشێلکاری. بەڵام قۆناغی دووەمیان کە مەترسیدار و پێشێلکاریەکان لە هەرێمی کوردستان ڕوویان داوە ئەو کاتی کە ڕۆژنامەنووس یا میدیای دەرەوەی دەسەڵات دەست بۆ دۆسیەک دەبا، دەست بۆ پرسێک دەکا کە زیانی بۆ دەسەڵاتێ یاخود زیانی بۆ تاکێکەیەک بە تایبەتی لە بەرژەوەندی ئابوووریەکانی ئەو تاکەی ئەو دەسەڵاتە دەدا، ئەو کاتە پێشێلکاریەکان زەقتر دەبن، گەورەتر دەبن، ترسناکتر دەبن. بەداخەوە ژینگەکە لەبار نییە بۆ کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان و ئەوەی کە لە ئێستادا هەیە ئەو ڕۆژنامەنووسانش کە دەستگیر دەکرێن بە بیانی پێشێلکردنی یاساکانی کاری ڕۆژنامەنووسی و بە هەمان یاسا مامەڵەیان لەگەڵدا ناکرێت لە دادگاکانی هەرێماوەک دەبینین و نمونەش زۆرە لە ئێستادا کە ڕۆژنامەنووسیشمان هەیە بند کراوە و بەداخەوە بەپێی یاساکان کاری لەگەڵا ناکرێت. ئەگەرچی یاساکان دەڵێت ئەبێت ڕۆژنامەنووسێک کە بند کە سزایەک یاخود سەرپێچیەک ئەنجام دەدات بندکردنی تیان نییە لە ناو یاساکەیە. بەڵام ئەوەی کە هەیە بەداخەوە یاسا کارپێکراوەکانی تری هەرێمی کوردستانە خەنەگەر بۆ ڕۆژنامەنووسەکان وەکو هاوڵاتیەکی ئاسایی مامەڵەی لەگەڵدا دەکرێت کە ئەمە پێشێلکاریەکی زەقی بواری ڕۆژنامەنووسیە لە هەرێمی کوردستان. سەنتەری میترۆ بۆ داکۆکی لە مافی ڕۆژنامەنووسان دەڵێت پێشێلکاری دژ بە ڕۆژنامەنووسان لەو ساڵانەدا زیاترن کە خۆپیشاندان و ڕووداوی سیاسی گەرم هەبووە و ڕۆژنامەنووسان بەرکەوتنی زیاتریان لەگەڵ دەستگا ئەمنیەکان هەبووە. بەبێ ڕەچاوکردنی ئازادی ڕۆژنامەگەری و یاسای کاری ڕۆژنامەگەری ڕۆژنامەنووسان ڕوبەڕووی لێدان و شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەنووسی و کوشتن و ئازاردان دەبنەوە. تێبینیەوەکەن کە پێشلکارێکی زۆر هەیە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان. تێبینیەوەمان کردەوە پێشلکارەکان پەیوەندی هەبوو بە ململانەی سیاسی و زیادبوونی ناڕەزاتەکانی شەقام. کاتێک ناڕەزاتەکانی شەقام و ململانە سیاسەکان تون بوو بێت پێشلکارەکان زیادی کردو. دەتوانم بڵم ساڵی 2011 پێشلکارێکی زۆر کراوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و بە هەمان شێوە ساڵی 2007 زۆرترین پێشلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان کراوە. بەڵام ساڵی 2010 و 2019 پێشلکارەکان تا ڕادەیەک کەمتر بوون لە ساڵی 2007. ئەمەش بۆ مانای نایە بڵین ئەقڵیەتی حکومداری لە هەرێمی کوردستان گۆڕابێ بەرامبەر بەکاری ڕۆژنامەنووسی، بەڵکو پەیوەندی بە ژمارەی خۆپیشاندانەکان و جۆری خۆپیشاندانەکان بوون لە سیاسەکانەوە بوو. ڕۆژنامەنووسان ڕەخنەی تون لە سیاسەتەکانی حکومەتی هەرێم دەگرن چونکە ساڵ لە دوای ساڵ ئازادی ڕۆژنامەگەری بەرتەسک دەبێتەوە و نەبوونی مامەڵەیەکی دروست لەگەڵ ڕۆژنامەنووسان و کارنەکردن بە یاسای کاری ڕۆژنامەگەری ژمارە 35 کە لە ساڵی 2007 لە پەرلەمانی کوردستان دەرچووە فەزای ئازادی بۆ ڕۆژنامەنووسان و کاری میدیایی بەرتەسک کردوێتەوە. ڕەمیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.